براکان وەڵامی نامەکانیان نەدایەوە و ڕژێمیش ئەنفال و ڕاگواستن و کاولکاری دەست پێ کرد. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورتدا دەڵێت پاش تێپەڕینی چەندین ساڵ بەسەر شەڕی ناوخۆدا دوجار لە ساڵی 1968 پاش تێپەڕینی 2 ساڵ بەرەی کوردستانی لە نێوان هێزە کوردیەکاندا پێکهێنرا. تا ڕادەیەک پێگەنانی ئەم بەرەیە مای دڵخۆشی بوو بۆ تاکی کورد چونکە کۆتایی بە شەڕی براکوژی دەهێنا و هێزە کوردیەکان دەبوونەوە بە یەک هێز. سەرەڕای گرنگی بەرەی کوردستانی بەڵام ئەم بەرەیە نەیتوانی بە تەواوەتی خواست و ویستەکانی خەڵکی کوردستان بگەیەنێتە جێ. لە دوای ڕاپەڕینیشەوە بەرەی کوردستانی بەرەو کوزی ڕۆشت و هەر هێزە و دەیویست دەسەڵات لای خۆی بێت و خۆشی شۆڕە سواری مەیدان بێت. بۆیە ناکۆکیەکان بەرەو خراپتر ڕۆشتن. حکومەتی عێراق لە ساڵی 1970 بەدواوە هێرشی بۆ سەر بارەگاکانی یەکێتی لە سەرگەڵ و بەرگەڵ و ناوچەکانی دۆڵی جافایەتی و پیرەمەگرون و شەدەڵە دەست پێ کرد. پێش ئەو هێرشە حکومەت لە 20 دوی ساڵی 1970دا کۆمەڵک نامەی بۆ هێزە سیاسیەکان نووسی و داوای گفتوگۆی کرد و تەنانەت نامەکانیشی بە مکەڕەم تاڵەبانیدا ڕەوانە کرد. هەروەها ماوەی چەند ڕۆژێکی کەمیشی دانابوو تاکو وەڵامی بدرێتەوە. بەڵام دەرەنجام نامەکان زۆر درەنگ وەڵامیان درایەوە و یەیتر ڕژێم دەستی کرد بە هێرشکردنە سەر ناوچەکانی کوردستان. بەم شێوەیە شەڕێکی بێبەرامبەر لە 19 ساڵی 1970 دەستی پێ کرد. نێوشیروان مستەفا لە یادەوەرەکانیدا دەگێڕێتەوە و دەڵێت ناخۆشترین بڕیار کە دابێتمان لە ژیانمدا بڕیاری کشانەوەمان بوو کە ماڵەکەم جێهێشت و هەموو شتێکمان بۆ ڕژێم بەجێهێشت. هەر لە دوای ئەم هێرشەوە لە دۆڵی جافایەتی ئەنفالی 1 لە 22 بۆ 1970 دەستی پێ کرد. دواتریش ئەنفالی 2 لە قەرەداخ لە 22 مارت تاکو 2 نیسان، پاشانیش ئەنفالی 3 لە ناوچەی گەرمیان لە 7 بۆ 24 و ئەنفالی 4 لە 3 بۆ 8 5 لە دۆڵی زەی بچووک و کۆیە و کەرکووک و ئەنفالی 5 و 6 و 7 لە 24 5 بۆ 26 لە ناوچەی هەولێر و شەقڵاوە و ڕەواندز ئەنجام درا و ئەنفالی 8 کە بە خاتەمە لە ئەنفال ناو دەبرێت لە ناوچەی بادینان بوو لە 25 ئاب تاکو 6 ئەیلول بەردەوام بوو. ئەم جینۆسایدەی کورد بۆ هۆی ڕاکردنی زیاتر لە 100,000 هاوڵاتی بۆ ئێران و شەهید و برینداربوونی سەدان هاوڵاتی کورد. لە کاتی ئەنفالی 1دا هێرشی کیمیایی کرایە سەر هەڵەبجە و هەڵەبجە شەهید کرا. باسیەکان پێش دەستپێکردنی گفتوگۆ لە ساڵی 83 هەڕەشەیان لە نوێنەرانی شۆڕش کرد کە باشترە لەگەڵیان ڕێک بکەون چونکە ئەگەر وانەکەن ئەوا دەرئەنجامەکەی خراپ دەبێت. تارق عەبدولعەزیز لە دانیشتنی یەکەمدا بە نوێنەرانی یەکێتی ڕاگەیاندبوو کە ئەگەر بێت و هاوکاریان بکەن لە ڕوبەڕووبوونەوەی ئێران ئەوە چاکەیەکی گەورەیان لەگەڵ دەکەن. بەڵام ئەگەر بێت و ئەوە نەکەن و شەڕ ڕانەگرن ئەوە دوای تەوابوونی شەڕی ئێران ئەو جەیشە زەبەلاحی بۆ شەڕی ئێرانمان دروست کردووە ئەیهێنینە سەر ئێوە و ساڵێک کات و 100,000 کوژراوتان بۆ تەرخان دەکەین و خاکتان دەبێژین و تەفر و توناتان دەکەین. بەڵام شۆڕشگێڕەکان گرنگیان بەو هەڕەشانە نەدا و پشتگوێیان خستن تاکو کوردستان و ئێران و خاپوور کرا.